بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە بەرنامەی گفتوگۆی ئەم شەوماندا قسە لەسەر شکستی دیبلۆماسیەتی کوردی بکەین لە پرۆسەی سربەخۆیی کوردستاندا. دەپرسین ئایا کورد زمانی دیبلۆماسیەتی بەهێزی هەبووە لەسەر مێزی گفتوگۆ؟ ئایا کورد ئەتەکێتی دیبلۆماسیەت و زمانی دیارێوکی لەگەڵ هێزەکانی بەرامبەردا تا چەند وەکو پێویست خەمڵیوە؟ دەپرسین ئایا زۆر جار قسە لەسەر ئەوە کراوە کورد لە مەیدانی جەنگدا جەنگاوەرێکی سەرکەوتوو بووە بەڵام لەسەر مێزی گفتوگۆ هەمیشە دۆڕاو بووە؟ ئایا یەکدەنگی و کۆدەنگی هێزە سیاسیەکانی ناوخۆ تا چەند کاریگەری لەسەر لاوازی گوتاری دیبلۆماسیەتی کوردی بووە لەسەر مێزی گفتوگۆ؟ ئایا تەواوی هێزە سیاسیەکانی کوردستان گەربێت و بە یەک دەنگ بچنە سەر مێزی گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ هێزەکانی دەرەوەی خۆیان تایبەت بە پرۆسەی ڕیفراندۆم و سەربەخۆیی بکەن، تا چەند ئەمە دەبێتە هێزێکی کاریگەر و زمانێکی بەهێز بۆ دیبلۆماسیەتی کوردی؟ ئەمانە کۆمەڵە تەوەری سەرەکی بەرنامەی گفتوگۆی ئەم شەومانە بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر مەریوان حەما پسپۆر لە سیستمە سیاسیەکان و ماوەسای زانکۆ، دکتۆر جعفەر عەلی توێژەر لە مێژووی و هاوچەرخی کورد بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ. دکتۆر مەریوان، کورد تا چەند ڕەچاوی ئەتەکێتی دیبلۆماسیەت و ئەو ئوسوڵ و پێدراوانە کردووە کە پێویستە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی بەرامبەریدا حسابی بۆ بکاتوە بتوانێت خوێندنەوەی بەر لەوەی گفتوگۆ بکە بۆ ئەوانە هەبێت؟ سڵاو لە جەنابەت لە ستافی بەرنامەکە، سڵاو لە جەنابی کاکتۆر جعفەر، خۆشحاڵم کە لە خزمەتیم لە بەرنامەیە. سەبارەت بە بابەتی دیبلۆماسی و دیبلۆماسیەتی کوردی ڕەنگە بڵێن مێژووی مامەڵەکردنی کورد لەگەڵ کاری دیبلۆماسیە مێژوویەکی تازە نەبێت، مێژوویەکی کۆن نەبێت و تەجربە و ئەزمون و مامەڵەکردنی کوردستان لەم بوارەیە ڕەنگە زۆر نەبێت و کورد لەم ڕۆوە ئەزمونێکی گەورەی نەبێت. بەو سیفەتەی کە بەپێی عورفی نێودەوڵەتی یاخ بەپێی مامەڵەکردنی نێودەوڵەتان لە ضمنی عیلاقاتی دەول و سیاسەتی دەرەوە چی و چی ئەوەی کە باسی لێوەکرێت، بابەتی دیبلۆماسی یاخ هەڵسوکەوت و کار و چالاکی دیبلۆماسی لە زۆرینەی کاتە، یعنی وەکو بڵێت تابعی ئەغلەبی ئەوەیە کە دەوڵەتان ئەوانەی کە کیانێکی سەربەخۆن یاخود ئەوانەی کە لە قانون نێودەوڵەتیە لە ساحەی نێودەوڵەتیە ئەعترافیان پێکراوەکو یەکێکی نێودەوڵەتی جا ڕێکخراوێکی نێودەوڵەتی بێ، دەوڵەت بێ، هەشتێکی تر بێ، ئەمانە زیاتر بە پرۆسی دیبلۆماسی هەستاون و مامەڵەیان لەگەڵا کردو و کار و چالاکی دیبلۆماسی ئەنجام لەم مادەم کورد وەکو گەلێک وەکو نەتەوەیەک ئەم سیفەتانی تیانە بوو بۆ یەکەمتر لە بوار و لە حەقلی نێودەوڵەتیە بە دیبلۆماسیەت هەستاوە. بەڵام ئەکرێ بڵێن لە چەند قۆناغێکی جیاوازە کورد لە کاری دیبلۆماسیە بوونی هەبووە. ئەگەس عێراقی دەوڵەتی عێراقی وەربگرین کە بەشێک لە کوردستان لە زمین دەوڵەتی عێراقیە بووە، ئەوەیە کە لە زەمەنی مەلەکیە کورد بە جۆر لە جۆرەکان لە ناو دیبلۆماسیەتە هەبووە، بەڵام بەو سیفەتەی کە هەندێک لە کەسایەتیەکان یاخو هەندێک لە حیزبە سیاسیەکانی کوردی لە ناو دەوڵەتی عێراقیە بوون، کەواتە کورد نەگوەکو کورد وەکو بەشێک لە دەوڵەتی عێراقی مامەڵەی دیبلۆماسیانەی کردووە. بەڵام کە دێنە عەهدی جمهوری بڵێن لە سەردەمی کۆماری لەبەر ئەوەی کە زۆرینەی کاتەکانی پەیوەندی نێوان حکوومەتی عێراقی و لایەنی کوردی جەنگ و شەڕ و مەشاکیل و ناتەبایی بووە، کورد لەو بابەتە دوور ئەکەوێتەوە. لەگەڵ هاتنە ئارای ڕاپۆرتێکی ساڵ 1990 بە دواشیەکە ئاوارە بوونەکە و پاشان بە قەرارێکی نێودەوڵەتی دژە فڕندوزن ناوچەی کوردستان یاخۆ سێ پارێزگاکە لە حکوومەتی عێراقی پارێزیان دیسان و حکوومەتی کوردی و ئەو دەسەڵاتی کە بەناوی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزی ساڵی 92 بەدواوە، ئەمان بە جۆرێک لە جۆرەکان بواری ئەویان هەبووە کە بەکاری دیبلۆماسی هەستن بەقەد ئەو حەجم و توانە و لێهاتوویی کە هەیان بووە لە دوای ساڵی 2023 کە حکوومەتی عێراقی ئەڕوخێ دیسان و کوردێت و ناوکاری دیبلۆماسی، بەڵام ئەم جارش دیسانەوە هەم وەکو بەشێک لە حکوومەت و دەوڵەتی عێراقی بەو سیفەتەی کە کۆمەڵێک لە کایە گرنگەکانی پێکهاتی سیستەمی سیاسی لە عێراقا لە دەستی کورددا بێ، ینی بە جۆرێکە سەرۆکایەتی کۆماری یاخو سەرۆکی کۆمار زائیدەن وەزیری دەرەوە کە ئەمە دوو پێگەی زۆر گەور و گرنگیانێ لە هەر کایەکی نێودەوڵەتیە بۆ تەمسیلکردنی دیبلۆماسی ئەم دوانە لای کورد بۆ تا ساڵانێکی زۆر، ئەنی بە ئێساش و سەرۆکاتی کۆمار لای کورد لەم ڕۆوە لەم خۆناغە جیاوازانەیە کورد کەم تازۆ مامەڵەی دیبلۆماسی بەڵام وەکو دەوڵەتێکی سەربەخۆ وەکو کیانێکی سەربەخۆ کە لە عورفی نێودەوڵەتی و لە قانون دەوڵەتیە مامەڵەی دیبلۆماسی خۆ پراکتیزەکردنی دیبلۆماسی بەسراوەتەوە بە یەکە نێودەوڵەتەکان لەم ڕۆوە کورد بێبەش بووە. بەڵام ئێمەگەر ئەمانە وەکو قۆناغبەندی لێ بکەن وەک بەڕێزیشی باس کرد، باسی سەردەمی عەهدی مەلەکیت کرد، لەوانەیە ئەوە
هەچەند پسپۆڕی دکتۆر جعفەریشە بەڵام لە قۆناغ بەندیەکان ئێمە ناکرێ بیبوێرین وەکو ئەتەکێتی دیبلۆماسیەت ئێمە هەز ناکەی پاشخانێکی قوڵ و گەورەترمانێ ئەگەر بگەڕێنەوە تەنانە بۆ سەردەمی میرنشینە کوردەکان سیرەکەی یعنی بەشێک لە کار بەدەستە گەورەکان و فەرمان ڕەوا گەورەکان تەنانەی سا نمونەی بۆ نمونە کاتێکە باسی مەلای دریسی بەدلیسی ئەکرێت کە لەگەڵ دەوڵەتی عوسمانیە ڕێکەوتنی کوردی عوسمانی کرد وەکو زمانێکی دیبلۆماسی لەویا بوو کۆمەڵێکیان شتیان پێداوە لە بەرامبەراویش بە کۆمەڵێ مەرج و قیود هەستاوە یعنی هەست ناکەی ئەمانە بۆ خۆی ڕیشەیەکی قوڵیان لەناو تاریخی سیاسی کووردا هەیە بەڵام کورد نەیتوانی و هەموو ئەمانەوە کۆمەڵی حەڵقەی پێکەوە گرێدرا و کە گەشتۆتە ئێستا بۆ قەزی سیاسەکەی خۆی و بۆ پرسە گەورەکەی خۆی کە پرسی دەوڵەت و چیان و بوونی جوگرافیایەکی سیاسی دیاری کراوە ینی سوودی لێوەربگرێت ئەگەر جەناب لێکی بیت ڕەنگە بۆ پێش ئەو مێژوو دیسانەوە هەبێ بەڵام وەکو عەرزم کردی دیبلۆماسیەت بیزات کە لە دوای ئەوەی کە پێوتێ معاهدەی یاخود ئەو پەیماننامەی وێستفالیا کە وەکو ئەترافێکە بە دەوڵەتی قم لە ساڵی 1600 ئەگەر هەڵنەم 48 لە دوایەوە کە دەست پێکات دەوڵەتی قەومی بە یەکەیەکی کارا و کاریگەر و دیاری بوارینە و دەوڵەتی لەم ڕۆ چکم کورد لەمە بێبەژووە هەر بۆیە لە گۆڕەپان و لە بوار و مەدان و کاری دیبلۆماسیە دیسان بەجۆر لە جۆرەکان مەحروم بووە وەگەر ناگە بڵێ کار و چالاکینەوە بە تاکید هەبووە چونکە مادەم کورد هەبووە کەواتە بەجۆر لە جۆرەکان جاکیانێکی شێوە میرنشینی هەبووە یاخود لە شێوی ئەحزابی سیاسی لە زەمەنی عەهدی مەلەکیە هەبووە یاخود وەکو شۆڕش و بەرخودان لە دوای بیزە لە دوای ئەوەی کە کورد ناوی ئەنێ شۆڕشی ئەیلول لە بڵێن لە ساڵی 1960 یاخود لە دوای ساڵی 1990 یاخود لە دوای 2023 هەموو قۆناغە جیاوازانە کورد بوونیە بوو بەڵام بەوەی کە دیبلۆماسیەتێک کە دیار بێ بەرچاو بێ ئیعتراف پێکراو بێ مامەڵەیەکی گرنگ و کاریگەری لەگەڵاکرا بێت لەم ڕۆ ئەوترێ کورد پاشخانێکی گەورە و بوون و بەرچاوی و ئامادەجێکی زۆری نییە. بەڵێ دکتۆر جعفەر ئەوەی کە باسی دیبلۆماسیەت یاخود زمانی گفتوگۆ و دیالۆگ بکرێ زیاتر ئێمە گەڕێنەوە سەر ڕەهەندە نەتەوەیەکە یا ڕەهەندە ناسیۆنالیستیەکە لە ناو مێژووی سیاسی کووردا ئایا کورد لە مێژووی و هاوچەرخی خۆیان یعنی تا چەند توانیوێتی سەرکەوتوو بێ لەوەی کە زمانی گفتوگۆ و دیبلۆماسیەتی لەگەڵ بەرامبەرەکانیە زمانێکی وا بەهێز بێ کە بان هەموو کێشە و گیر و گرفتەکان بێ وا لەسەر هەموو کێشەکانەوە یعنی توانیوێتی زمانێکی گفتوگۆی هەبێ کە لە بەرامبەر ئەوە توانی بێتی چۆنەڵی زمانێکی ئەو وەربگرێت کە ئەمە گەلێکە خاوەنی قەزیە نەتەوەیەکە پێویستی بە جوگرافیای دیاری کراوەیە بە دەوڵەتەیە بە کیانەیە بە دۆزێکی سیاسیە بە تایبەتی ئەوەی کە لە مێژووی نوێ و هاوچەرخیش بە تایبەتی ئێمە قسەی لەسەرەکەی. زۆر سپاس بۆ جەناب کاک دکتۆر سلااو ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانی خۆشەویست. ڕاستەکەی ئێمە ئەوکو دکتۆر مەریوان ئاماژەی پێدا ئێمە گە دیبلۆماسیەت پابەندی بوونی دەوڵەت بکەینەوە بوونی قوارە و کیانێکی سەربەخۆ بکەینەوە دەبێت کورد بخەینە دەرەوەی ئەم قسەکردن لەسەر شتێکە ناوی دیبلۆماسیەتە قسەکردن لەسەر ئامرازێکی پەیوەندی نێوان وڵاتان جا بە ئامانجی اقتصادی بە ئامانجی سیاسیە بە ئامانجی ئەمنیە بە هەر ئامانجێکی ترکە ئەم پەیوەندی دروست دەکرێت دەبێت ئێمە ڕاستەکەی کورد لە دەرەوەی ئەمە مامەڵە بکەین چونکە ئێمە ئەم کیانەمان نیە خاوەنی ئەم کیانە نەبووین بە درێژایی مێژوو بەڵام ئەگەر ئێمە قسە لەسەر خوا دکتۆرگە وەڵامەکەت بیر نەچێ ینی بۆ خۆی خودی دیبلۆماسیەت و ئەو دیالۆگی کە ئەکرێت پەیوەستە بەبوونی چیان و چوارچەوەی ئاجا من بەستم ئەوەی ینی ئێمە ئەگەر وەکو دەوڵەت مامەڵە ینی دیبلۆماسیەت پابەند بکەینەوە بەبوونی دەوڵەت ینی ئەمە ناکرێت قسە لەسەر شتێ بکەین کە کورد وەکو ئامرەز بە ناوی دیبلۆماسیەتەوە سوودی دەبینەوە بەکاری هێنابێت لە چالاکی سیاسی و ئەمنی و ئابوووریەکانی خۆیدا لەگەڵ وڵاتانی تر و لەگەڵ ئەحزابی تر و لەگەڵ دەوروبەردا ئەگەریش لە دەرەوەی دەوڵەتەوە ئێمە مامەڵە لەگە دیبلۆماسیەت بکەین دەکرێت ئێمە قسە لەسەر ئەم جوڵە سیاسیانە بکەین کە لەناو جوڵانەوەی سیاسی ئێمەدا یاخود لەناو بەرگە مێژوویەکانی مێژووی ئێمەدا ئامادەبوونیان هەبووە بۆ نمونە ئێمە دەکرێت دیبلۆماسیەت یان بە پێ ئەو تعریفانەی کە دەکرێت بەڕاستی خەڵکانێک دەیجێڕنەوە بۆ پێشبوونی دەوڵەت و دەیجێڕێنەوە بۆ سەردەمە کۆنەکانی ڕیشەیەکی مێژووی کۆنی پێدەن دەیجێڕنەوە بۆ سەردەمی سۆمەری و بابلی و هەموو پەیوەندی و نێدراوانی کە لە نێوان وڵاتاندا تەنان بە ئامانجی ڕزگارکردنی دیر و بە ئامانجی بەستنی پەیمان نامە و بە ئامانجی بەستنی پەیمان و قۆڵی بۆیکەوە شەڕ لەگەڵ لایەنیش ترکن یعنی هەمووانیان تا ڕادەیەک ئەوانی قسەیان لەسەر بابەتی دیبلۆماسیەوە تا ڕادەیەک بەستۆتەوە بە مێژووی کۆین دیبلۆماسیەت ئەمە ڕائیە تەبان بەڵام ئەگەر دیبلۆماسیەت لە دەرەوەی دەوڵەتەوە سیر بکەین
ڕاستەکەی ئێمە جوڵەمان هەبووە جوڵە ینی نێردراومان هەبووە نامە ناردن هەبووە پەیوەندی هەبووە لە بینی سەرکردە سیاسەکانی ئێمە و وڵاتانی کۆنسۆڵخانەکان و وڵاتانی گەورەی بڕیار بەدەستی دنیای ئەو کاتە بۆ نمونە ئێماگەر سەیری شۆڕش عەبدوڵای نەهری بکەین عەبدوڵای نەهری ڕاستە خۆمە لە دنیاشدا هەروە بوو تاوەکو شۆڕشی فەڕەنسی ینی کۆی جوڵە سیاسەکان پابندی مەلیک بووە مەلیک دەسەڵاتی ڕەها و مطلقی هەبووە مەلیک بریتی بۆ لە خودی سیادەی دەوڵەت لە شخصی مەلیکدا کورتکراوەتەوە بەڵام دوای ئەمە گەل دێتە ناومۆزۆ دەبێتە سیادە لەسەر ئاستی گەل جوڵە و پەیوەندی دیپلۆماسیەکان ڕێک دەخرێنەوە لە ناو ئێمەدا لە سەردەمی عەبدوڵای نەهریدا ئەو جوڵە دیپلۆماسیانی کە کراوە ئەگەر دروست بێت ناو دووکەوە ناوی لێ بنین دیپلۆماسیات ئەو جوڵە دیپلۆماسیانەی کە کراوە لەگەڵ کۆنسۆڵخانەکانی رووسیا لەگەڵ ئینگلیز ئەو نامانەی کە نێردراوە بۆ میسیۆنێرە ئەمریکەکان بۆ نمونە بۆ دکتۆر کۆچران نێردراوە لەوێندا کە شەرحی حاڵی کورد دەکات و ئەو هەموو ستەم و زوڵمەی کە لە سەردەستی دەوڵەتی عوسمانی بەرامبەر بە حەقی کورد دەکرێت و جیاوازەکانی کورد لە نامەکانیدا دەتەخات دەکرێت ئێمە بیخینە چوارچێوەیەکە و کە ناوی لێ بنین دیپلۆماسیەتی کوردی تۆ ئەگەر بتەوێت بابەتێک لەسەر عەبدوڵڵا بنووسی و لە ژێر تایتڵی دیپلۆماسیەت دابتەوێت جێ بکەوە دەکرێت ئاماژە بە هەموو ئەوانە بکەیت دەکرێت جێگای ئەمانە بکەوە هەموو ئەو بەڵگانە ماون هەمووی تەرجەمەی کوردیش کراون لە ئینگلیزیەوە بڕوام وایە ئەمە بەشێکە لە جوڵەی سیاسی دیپلۆماسی کورد بەڵام زیاتر پابندی شخصێک بووە خود چکە دوجار خودی جوڵانەوەکە بریتی بۆ لە شخصێک بەنەمانی شخصەکەش جوڵانەوەکە کۆتایی پێاتوە دواتریش بە هەمان شێوە ئێمە ئەگەر بینە ناو مێژوویەکی نوێتر مێژووی هاوچەرخ ڕاستیەکەی لە سەردەمی شێخ مەحموود ئەگەر لەم پارچەی کوردستان سیر بکەین بۆ نمونە دیسان پەیوەندی و جوڵەی دیپلۆماسی هەبووە شێخ مەحموود ڕاستە پیاوێکی ئاینی بۆ لە ناو ئاین و تەچێ قادری لە ناو شێخانەوە هاتووە پەروەردەی ناونەریت و تەقلیدی دینی بووە بەڵام دوجار سڵی لەوە نەکردوەوە کە پەیوەندی لەگەڵ ئینگلیزدا سڵی لەوە نەکردوەوە کە نامە بۆ ئینگلیز بنێرە و داوەتیان کا بۆ سلێمانی و داوایان لێ بکە ئەگەر حکوومەتێک لێرە تەشکیلکەن لەژێر سەرپەرشتی خۆتاندا و مافەکانی کورد دابین بکەن کورد زۆر بوستەمی زۆری لێکراوە لایەن دەوڵەتی عوسمانیەوە جگە لەمە نامەی بۆ سۆڤێت نردووە لە 23 ینی هەمومان دەزانین کە بە جەمسەری تاکە جەمسەری دنیای کۆمۆنیستی ناسراوە بەڵام شێخ مەحموود سڵەوە ناکاتەوە کە پەیوەندی لەگەڵ چێ دەبەستێ گرنگەوەی تا چەند بەرژەوەندەکانی ئەم ناوچەیە یاخود بەرژەوەندەکانی میلەتەکەی بەپێی تێڕوانی خۆی بەپێی تێڕوانی ئەم سەردەما لەم نامە گۆڕنەوەدا دەتوانێت تحقیق بکات ئەمە دوای ئەو سەردەمەی کە شێخ مەحموود لە ناو جوڵانەوەی کوردیدا چالاک بووە تا ئەندازەیەک ئەو نامە ئاڵوگۆڕکردنە هەبووە زیاتر نامە ئاڵوگۆڕکردنەکان لە نێوان دەکرێت بڵێن خودی شێخ مەحموود وەکو ناوی چی لێ بنێ ڕێبەری جوڵانەوەی ڕزگاری نیشتیمانی گەلی کورد لەو سەردەمەدا چونکە دوجار من هەمیشە بڕوام وایە بە شەخسانەکردن نەبێ بەڵام خودی جوڵانەوەکە بریتی بوو لە شێخ مەحموود و شێخ مەحموودیش بریتی بوو لە کۆی جوڵانەوەکە ینی لێرەدا پرسیارێ دێتە پێشەوە ئایا بۆیە گەر ڕستەوە کەم ئەفۆم دەکەی بۆیە خودی حرەکە دیپلۆماسیەکەش بریتە لە حرەکەیەکی شخصی مطلق یعنی سەر ئاستی شخص دقیق ئەو پرسیارە بکەم ئایا ینی زمانی دیپلۆماسی ئەکرێ زمانی تاکە شخصێ بێ یاخود کە زمانی وەکو تۆ فەرموود تاکە شخصێکیش بێ ئەکرێ گزارش لە ئیرادەی نەتەوەیەک بکایە ئێمە هەوا بووە تاوەکو سەورەی فەڕەنسی لە دنیاش داوا بووە ئەمە تەنها شتێک نییە تایبەت بێ بە کورد لەسەر ئاستی دنیاشدا تاوەکو شۆڕشی فەڕەنسی لەبەرەوەی مەلیک هەموو شتێک بووە لە وڵاتەکانی خۆیاندا مەلیک ینی سیادەی دەوڵەت بریتی بوو لە سیادەی مەلیک سیادەی مەلیکیش بە هەمان شێوە بریتی بوو لە سیادەی دەوڵەت ینی مەلیک دەسەڵاتی مطلقی بوو کە گوتن دەسەڵاتی ڕەها خودی پەیوەندی دەرەچەکانیش و خودی ئەم پەیوەندی دیپلۆماسیانش کە ڕێک دەخرێت لە نێوان خودی ئەم دەوڵەتە و دەوڵەتیشی دراوسیا دەوڵەتێکی دەرەچیدا دوجار بڕیاردەری خودی پەیوەندێکە و داڕێژەری خودی جۆری پەیوەندێکە بریتە لە شخصی بڕوای ئێوە محتەوای ئەو پەیوەندیە ئەگەر قرار بێت دیپلۆماسیەتێکی بەهێز بێن ینی بە بڕوای ئێوە ینی کۆی ئیرادەی گەل و ناکرێ ئەو ینی کۆی ئیرادی ئەی بۆچی ئەو ئاڵگۆڕان لە دنیادا هاتوۆتە پێش ئەو ئاڵگۆڕانە بەمبەستی ئەوە هاتوۆتە پێش بۆی کەوە سیادە لەبری مەلیک لەبری ئەوی سیادەی کۆی وڵاتەکە بریتی بێ لە مەلیک بریتی بۆ لەگەل ینی ئەم ئاڵوگۆڕانە کە هاتووە لە پرۆسی سیاسی لە دنیادا دوای خوێن و کوشتارێکی زۆر بۆ ئەم گۆڕانە ڕیشەی و جەوهریانەی لەگەڵ خۆیدا هێناوە بەڵام لە ناو کۆمەلگای شەرقی بەگشتی و کۆمەلگای کوردیش بە تایبەتی ئەم گۆڕانە تا ئاستێکی زۆر لاواز جوڵەی پێکراوە یاخود ئەم گۆڕانە سیاسیە ئەم چالاکیە دیپلۆماسی ئاڵوگۆڕێکی ئەوتۆی بەخۆ نەبینیوە. بەڵێ سوپاس دکتۆر مەریوان لە ئوسوڵی سیاسیە یا لە ئەوەی کە ئەوترێ لە ئەو نەریتەی کە پێویستە
یعنی لە سیاسەتی دیبلۆماسیەدا پەیڕەو بکری ئەکری هەموو زمانێکی دیبلۆماسیەت یعنی سەرکەوتوو بێ یاخود چاوەڕێ ئەوە شکرێک کە زمانی دیبلۆماسیە زۆر شکست خواردووە. وڵا هەت یەک تەکیم لێ بچووک بۆ ئەوەی کە بڵین سوالێک کە لە منکە لەگەڵ کاکتۆ جعفەرە بیەم لە یەک موضوع ئەوەی کە ئایا کورد دیبلۆماسیەتی هەبووە یان نەی بۆ یاخۆ حەسرکردنی دیبلۆماسیە بە دەوڵەتەوەی کاکتۆ ڕاستە فەرمێ وتم تابعی ئەغلب وایە کە حرەکەی دیبلۆماسی کە ڕەبتە بە سیاسەتی دەروادە تەمسیلی دەرەکی دەوڵەتێکەکە یاخود سیاسەتی دەرەوەی دەوڵەتێک ئەوێت جێبەجێ بکات لە ڕێی دیبلۆماسیەتەوە تەمەن بەسات و بەیەکەینی و دەوڵەتیەوە بەڵام لەگەڵ ئەوەیە جوڵە هەبووە خەڵکانی تر کردویانە لە قەدیم و تاوەکو ساتا لەفزی دیبلۆماسی بۆ دیپلۆمای ئەجێڕۆن کەڵم وشەیەکی بە ئوسوولەکەی لاتینی یاخود پێش لاتینی یۆنانیە ئەنی ئەمانە هەموو هەیە بەڵام ئیشکالی گەورە کە کورد بۆ لەما سەرکە یعنی وجودێکی زۆر کەمی هەیە ئامادەیەکی زۆر کەم بۆی کە لەبەری کە لە هیچ وەختێکە کیانێکی ئاوا نەبووە کە ئاعتراف پێکرا بێ ئەم وای کردو کە جوودەکە و کاکتۆرە فەرمیێ بە شخصی بمێنێتەوە پاشان ئەم جهودانە نەبن بە ئەزمون بۆ دوای خۆن یعنی ئەوەی کە شەخ بەدڵۆی ناری کردوێتی نەبوو بە پاشخان نەبوو بە بڵین ژێرخانێک شێخ مەحموودی چیزێک ئەوی کە شێخ مەحموود کردوێتی نەبوو دوای خۆی ئەو کاری لەسەر بکانی ئیشکاری گەورەکە ئالەمایە هەر بۆ جهودەکان بە شخصی ماوەتەوە بە ڕۆشتنی کەسەکە بە ڕۆشتنی ئەو ستاف و خێزان و کێوکەیەکە بەم کارەساون کۆتای پێات و هەر کەسێکی تاس دوای کەرەستە و سەرمایەکی سەبارەت بەوەی کە ئایا ئەکرێت جهودی دیبلۆماسی یاخود ئەو هەوڵە دیبلۆماسیانی کاریکە بەڵێ ئەکرێت سەرکەوتوو بێ ئەکرێت سەریش نەکەوێت وەکو هەر جهودێکی تری بەشەری دیبلۆماسیەتیش هەوڵی جێبەجێکردنی سیاسەتی هەر لایەنێکە لە بواری دەرەکیە ئەوێ ئەو سیاسەتی کەوتی لە بواری دەرەکیە جێبەجێ بە ڕێگەی ئاشتیان ڕێگە ئاشتیانەکە دیارترین و بەرچاوترین ڕێگە ئاشتی بێتە لە دیبلۆماسی بێگومان ئەمەش اعتیماد دەکات سەر کۆمەڵێک ڕەهەند کۆمەڵێک بنەما کۆمەڵێک لایەن لە کۆمەڵ لایەنەوە ئەم شخص لە دیبلۆماسیەتە سەگیا خود ئەم شخصە ئەم لایەنە ئەم ستافە ئەم هەیئەتە ئەم دائیرەیە ئەم حکوومەتە ئەم حیزبە ئەم فڵانە لە بواری دیبلۆماسیە سەرکەوتوو بە یاسەکردن کۆمەڵێک بنەمای هەبێت لەوەی کە ئایا چێ ئەم تەمسیلە ئەکات چیە بەم تەمسیل بەم نێونەرەکە دیبلۆماسی هەڵئەسی ئایا تەمسیلی چی ئەکات پاشان چ لە ناو خۆیە عنی بۆن ئەو گەلەی میلەتەی هەرێمەی دانیشتوانەی نازانم دەوڵەتی چی کە ئەم نوێنەراتیەکە ئایا چەندێک لەگەڵ یاتی پاشان چی داوا ئەکات بەڵام ئێمە بورە دوکتۆ ئەگەر قسە لەسەر ئەو فاکتەرەکانی سەرکەوتن فاکتەرەکانی دۆڕانیا شکستی هەموو دیبلۆماسیەتێک بکەین بە بڕوای تۆ نەبوونی ئیرادەیەکی ناوخۆیی وە کۆدەنگیەک و یعنی ئاشتەوایەکی کۆمەڵایەتی و یەکدەنگێکی ناوخۆی یەکێک نییە لە هۆکارە گەورەکانی شکستی هەموو دیبلۆماسیەتێک و هەموو دیالۆک و گفتوگوۆیە کە تۆ بتێوە لەسەر پرسێکی گەورە وەکو بۆ نمونە بۆ کورد کە نەتەوەیەکی بێدەوڵەتە بێکیانە بێقەوارەیە بۆ سەر بەخۆی خۆی سبەی نەبیوە لەگەڵ لایەنەکانی پەیوەندیدارە عەرەب تورک فارس هێزی نێودەوڵەتی یعنی ئیقلیمی و نێودەوڵەتیەکان گفتوگۆ بکە بە بڕوای تۆ یعنی بۆ خۆی نەبوونی ئیرادەیەکی ناوخۆ خاڵێکی لاواز نییە بۆ شکستی دیبلۆماسیەتە وەکو عرضم کرد وەکو ئوسوڵی سیاسیش وەکو عرضم کردیت ئەو کەسەی کە نوێنەراتی دیبلۆماسی ئەکا بۆ قەزەیەکی دیاری کراو یەکەم شت ئەوەیە کە ئەم شخصە نوێنەری کێیە نوێنەری کێیە بە ناوی کێوە قساکە و ئایا کە بە ناوی ئەوانەوە قسەکە فعلا بە ناوی گەلەوە قسەکە بەعرض بکەم بڵێم ئەگەر بە جانبە بڵین علمیە بڵین ئەکادیمیەکە وەربگرین کەسێک سین کە ئەچێتە لای ساد سین ئەچێتە لای ساد و ئەڵە من فلان مەطلب فلان داوام هەیە ئەوێ قەنەعەت بە ساد بکە لە بەرامبەر ئایا سی نوێنەری چێە و ئایا بەڕازگۆیانە فعلا نوێنەری ئەوە ئەمەیە کە باسی یەکدەنگی و کۆدەنگی و یاخو یەک ڕیزی ناومەڵ لەمەوە یەتە ئاراوە ئەو ستاف و هەیئەت و دەستە و خەڵکانی کە بە ناوی کوردەوە لە قۆناغە جیاوازەکانە ئیشیان کردو ویستیانە لە بواری دیبلۆماسی و ئامانجی کە ئەوانە تەحقیقیان ئایا فعلا تعبیرێکی حەقیقی و ڕاستەقینەیان لە هێزی ناوخۆیی کوردی کردووە بەواتایەکی تر لە ئاسی ناوخۆیە فعلا ئەمانە نوێنەری ڕاستەقینە و ڕازگۆ و متمانە پێکراوی خەڵک زۆرینەی خەڵکی کوردستان بوون یان ئەجێتەڵی کوردستان بە قۆناغە جیاوازەکانی ئەگەر ئەمە نەبوو بێ بێگومان ئەو لانی کە تۆ ئەچی مفاوەزەی لەگەڵاکەی قسەی لەگەڵاکەی گفتوگۆ لەگەڵاکەی یەکەم خاڵێکە یێتە ڕێی کە ڕەنگە ئەگەر ڕاستە و خۆش پێ ناڕاستەوە ئەڵێ تۆ چێت و تەمسیلی چی ئەەکەیت لەم ڕۆوە بیرمان نەچێت لە عیلاقات لە پەیوەندی دیبلۆماسیە یەکێک لەو خاڵانی کە گرنگە هەردوو ستافەکە هەیان بێ ئەوەیە کە
خەلفیەت باگراوند مێژوو یەکتی تا ڕێک معلوماتیان لەسەر وەکو توێژەرێکی بواری سیاسی لە سیستمە سیاسیەکانە بە بڕوای تۆ یعنی ئەمە لە زانستی سیاسیشدا هەر بە هەمان شێوە بە پێوەرە عیلمیەکەی هەڵەیە بە دڵنیاییەوە هەڵەیە پشتگی تیۆرەکان پشتگیریەوە ناکەن بە دڵنیاییەوە لە عنی دیبلۆماسیەتی سەرکەوت یەکێک لە خاڵە گرنگ و جەوهری سەرکەوتەکانی ئەوەیە کە ئەو کەسی ئەچێ نوێنەرایەتی ئەکات و داواکاری پێشکەشی لایانی بەرامبەر ئەکای جا دەوڵەتە ڕێکخراوی دۆچێکە گرنگە لەوەی کە پشتیوانەیەکی ناوخۆیی بەهێزی هەبێ چونکە لە یەکەم پرسیارە ئەگەلی پرسی تۆچیت و بەناوی چیەوە هاتوویت مەفروزە ڕازگۆیانە ئەم وەڵامی لەبێ کە بەناوی فلانەوە هاتوم بەناوی میلەتی فلانیەوە هاتوم بەناوی گەلی فلانیەوە هاتوم بەناوی دەوڵەتی فلانیەوە هاتوم ئەگەر ئەم معلومەیە ڕاز نەبێ کەواتە هەر لە یەکەم خۆناغە ئەم نوێنەرە فەشەل ئەهێنێ چونکە بیرمان نەچێ ئەوەی کە صیفەتێکی تاغی و سەردەستەیە لە پەیوەندی نێوان لایەنەکان بیسا لە ئاسیان دەوڵەتیە پەیوەندیکی پراگماتیانەیە نەفعیانەیە نازانم بەرژەوەندی خوازانەیە یعنی ئەو لایەنی کە تۆ داواکی پێشکەشەکەی پێش ئەوەی وەڵامی تۆ باتەوە کە بڵێ داواکەت حەقە چییە و چییە و چییە ئەو بیر لەوە کاتەوە لە ئۆکەیکردن لە بەڵێکردن بۆ داواکەی توای ئایا ئەو چی دەست ئەکەوێ ئەو چی دەزێتەوەتایەکی تۆ چی توانایەکت هەیە چی ئەبەخشی بە ئەو لە بەرامبەرە چی ئەبەخشێتەوە بەتۆ تۆ تا بەهێزتربی لە ناوخۆیە تا شەرعێتێکی شەرعێت و ڕازگۆیەکی زیاتر هەبێ لە ناوهێزە ناوخۆیەکانە ئەو کاتە قایمتر و بەقۆتر و پتەوتر ئەتوانی قسەکەیت و هەڵوێزەر بڕیت دێمە سەر ئەو تەوەرەیە لە بەشێکتردا دکتۆر جعفەر ئێوە لە زۆرێک لە توێژینەوەکانە بە تایبەتی ئەوەی کە باسی گوتاری ناسیۆنالیزمی کوردی و سەرهەڵدانی بزافی ناسیۆنالیستی و ئەو شکستانەی کە کورد لە ناو مێژووی سیاسی خۆیان بە تایبەتی لە 100 ساڵی ڕابردووە خواردوتی بەشێکی زۆری گرفتە ناوخۆیەکان و نەبوونی گوتارێکی نەتەوەیی بۆ نەتوانین بووە لە ئاسی پێویستە کە بتوانێت بە چ زمانێکی هاوبەش لەگەڵ بەرامبەرەکانیدا دیالۆگ بکات ئایا تا چەند نەبوونی زمانی گفتوگۆ وەکو ئەوشی دکتۆر باسکرد لە زانستی سیاسیدا نەبوونی یەک ئیرادەیی ناوخۆیی یەکێکە لە لاوازی سیاسی و لاوازی گوتاری دیبلۆماسیەتی کورد تا چەند یعنی ئەمانە بۆ خۆیان بوونەتە هۆکاری بەشێک لە شکستەکانی ئێمە و قەزی و دۆزەکەی ئێمەیان ماوەیەک یا پەک خستووە بەرەو دووە بردووان یا خۆی هەرنیان هێشتووە بچێتە پێشەوە لە ئاسی پێویستە و بووی لە گەلانی تردوانەکەوی ڕاستیەکەی کاکتۆر زۆر جوان شەرحی کرد مێژووی ئێمە دەتوانم بڵێم ئەگەر هیچ حاف نەبێ بە حەقی مێژووی ئێمە بەڕاستی دەتوان بڵێم خاڵیە لە جوڵەیەک بە ناوی دیبلۆماسیەتەوە کەم دیبلۆماسیەتە گوزارشت لە بوونی نەتەوەی ئێمە بکات وەکو کورد وەکو میلەتێک وەکو گەلێک شتێکی وا لە مێژووی ئێمەدا بوونی نیە تا ئەم چرکە ساتێکی ئێستاش قسەی تێدا دەکەین ئەوەی کە هەیە تا ئەندازەیەکی گەورە کۆی ئەم دیالۆگ و گفتوگۆ و نوێنەرانەش کە لەسەر ئاستی شەخصی یا لەسەر ئاستی قاعدی جوڵانەوەیکی سیاسی لە قۆناغێکی بڕگەیەکی مێژووی دیاری کراودا یان لە پێش بۆ نمونە حیزبی سیاسی شخصەکان پێی هێستاون لە ناو جوڵانەوەی ئێمەدا دوای دروست بوونی حیزبی سیاسی یا شخصی یەکەمی حیزبەکە یاخود هێندێک جار نخبەیەک لە ناو هێزە سیاسیەکە ئەم کارانیان ئەنجامداوە و نوێنەرەکانیان دیاری کردو و پەیوەندیەکانیان دروست کردووە و دوجاریش هێندێک جار بۆ بە پەیوەندی خێزانی و بنەماڵەیی و هێندێک جار مەسائلی تەقلیدی خێڵوانش ڕۆڵ و کاریگەریان تێدا بینیوە بۆیە پەیوەندیەکانی ئێمە نەبوون بە پەیوەندی مۆدێرن یاخود تەریقەتێ زۆر جاریا خود بنەماڵەیەک یا هێز و عشیرەتێکی لۆکاڵی لە ناوچەکان نوێنەرایەتی بزافێکی ڕاستە و خۆیان بزافێکی ناسیۆنالیستی و بزافێکی ڕزگاری خوازیان کردبێ بۆ خۆی ئەمەش خاڵێکی لاواز بۆ زمانی دیبلۆماسیە لەگەڵ بەڵای ڕاستەکەی لە هیچ شوەیەکی دنیادا سەرۆک خێڵێک سەرۆک عشیرەتێک ئەگەر پەیوەندی خێڵەکیەکان هەڵنەوەشێنێتەوە جەریمەیەکی گەورەیە لە فکری سیاسیدا پێبوترە سەرۆکی هێزێکی نەتەوەی یا سەرۆکی جوڵانەوەیکی نیشتیمانیان نەتەوەی تۆ هەموو جوڵانەوەیکی نیشتیمانی نەتەوەی دەبێ پێشوەخت بەناو هەڵبەشانەوەی ئەم پەیوەندی کۆمەڵایەتی بچووکانە تێپەڕێت تا ئەم پەیوەندی بچووکە کۆمەڵایەتی بچووکانە هەڵ نەوەشێنێتەوە ممکن نیە پەیوەندی گەورەتر دروست بێت یعنی ئەم هۆشیاریە دەبێت ئەم هۆشیاریە دەبێت پێپەڕێنی بێگومان مێنتاڵەتی خێڵ دەبێت کەس ناڵە خێڵ لە ناو بە تەفرەت و نایبکات بەڵام دەبێت هۆشیاری خێڵ هەڵوەشێنیەوە لە بری ئەو هۆشیارێکی گەورەتر دروستکەی بۆی لەم بچووکانە وردەشتی گەورەتر دروستکەی کە هۆشیاری نەتەوەی هۆشیاریە بەگەل یعنی لە بری ئەوەی تۆ ئینتیمات بۆ خێڵ هەبێت دەبێت ئینتیمات بۆ نیشتیمان هەیە لە بری ئەوەی ئینتیمات بۆ هێزێکی حیزبی هەبێت دەبێت ئینتیمات بۆ هێزێکی لەشکریی نیشتیمانی ئێمە لەو کۆدەنگیا کە نەبوونی
کۆدەنگی نیشتیمانی هەو نەبوونی ئیرادەیەکی بەهێزی ناوخۆ ئەگەر نا حرەکەی سیاسی کوردیا باسکەین بە بڕوای تۆ دیوێکی تری ئەو جۆرە عقلێتە کاریگەری هەبوو لە پاشخستنی و یاوەکو کۆسمێک لە بەردەمیا بۆ تاوکو نەچێت. ئێمە نەک هەوڵێکی جددیمان نەداوە ڕاستەکەی لە مەجای عملیدا هەوڵێکی جددیمان نەداوە بۆ هەڵوەشاندنەوەی ئەم پەیوەندیە بچووکانە بەڵکو هەوڵمانداوە ئەم پەیوەندی بچووکانە جارێککە بە کۆمەڵی ئامرازی دنیای مۆدێرن جارێککە بە شکلێککە بۆ فۆرمێککە پیشان بدەینەوە. ئێمە لەبری ئەوەی کە ئەم پەیوەندیانە کە دەزانین ڕێگرن لە بەردەمی ئێمە زۆرجار دەچین فستیڤال بۆ ینی بیدعی وا دێینە پێشێ بە خاتری ئەوەی داخوام 4 دەنگ زیاتر بەژۆنیەکەینەوە بێگومان دەیکەینەوە بەشێک لە کللتوری ئێمە بە وەسیلەی مۆدێرنتر بە تەکنەلۆژیای سەردەم ینی بە قات و ڕیباتەوە بۆ نمونە ینی ئێمە هێندێ هەنگاومان هەڵێنا بەڕاستی هیچی ناچێتە خزمەت جوڵەیەکەوە کە ناوی دیبلۆماسیەتی کوردی بێت ئەمەی کە هەیە تاوەکو من گوتم پێش ئەمە کە ئێمە وەکو شتێکمان هەبێ بە ناوی قواری سیاسیەوە و دوایەوەی کە قوارەیەکشمان هەیە تا ئاستێک ئەگەرچی لە ئاستی نێودەوڵەتیدا معتەرفیش نەبێت لە ناو ڕێکخراوە گەورەکانی دنیادا بەڵام شتێکمان هەیە لە 92 پێی دەڵێن هەرێمێکی فیدراڵمان هەیە ئەم هەرێمە فیدراڵش کە بە بڕوای من دەکرا لە 92 تاوەکو ئێستا ساڵانێکی کەم یا دەفەتێکی زۆر دوور درێژە لە بەردەم حیزبە باڵا دەستی سیاسیەکانی هەرێمی کوردستان باشووری کوردستان دەیانتوانی بناغەیەکی زۆر پتە و قایم بۆ جوڵەی دیبلۆماسی کوردی دابنێن لەبری جوڵەی دیبلۆماسی حیزبی چونکە ئەمەی کە کراوە کۆی ئەم نوێنەرایەتیانی کە ئێمە هەمانە کۆی نوێنەرایەتیان نوێنەرایەتی حیزبینە ئەمەوەکو ڕێگایەک بۆ گەیشتن بەسەر بەخۆی یا بۆ گەیشتن ئەمانە هیچیان خزمەت بەسەر بەخۆی ناکەن وەکوڕێ میکانیزمی کە بەڕێزی باسیەکەی بۆ ئەتوانرا لەم ماوەیەدا ئەوە بۆ نەدەتوانرا من پێم وایە ئەو میکانیزمانی کە پێویست بوو بۆی کە تۆ بناغەیەکی بتە و بۆ دەوڵەت بۆ سەربەخۆیی بۆ ئایندەیەکی ئاسۆیەکی گەشتە دابنەی زۆر هەموو لەبەردەستدا بوو. یەکەم دەوڵەت چۆن دروست دەبێت تۆ دەوڵەتی مرکزی هەڵدەوەشێتەوە پارچە پارچە دەبێت بەدایان نمونەی وامان هەیە لە دنیادا ئەمە یوگۆسلافیامان بینی ئەمە چکۆسلافیامان بینی بە ئاشتی یەکێتی سۆڤێتمان بینی لە دوای بیرەستوریەکە گلاسنۆستوانە چەندین دەوڵەتی لێ دروست بوو یاوە تا تۆ بە گفتوگۆ و حیوار لەگەڵ دەوڵەتی مرکزی دادەنیشی و گفتوگۆ دەکەی وەکو لە تەیموری ڕۆژهەڵات بینیمان سوودان وەکو سوودان بینیمان جنوبی سوودان یعنی ئەمانە نمونەنە ئێمە هیچێک لەو نمونانەمان نەکرد ئەفۆن دەکەی دەوڵەت هەڵوەشایەوە لە عێراقدا لە 2003 هیچ شتێک نەما بە ناوی دەوڵەت نە سیادەمان نە لەشکرمان ئێمە چین دروستمان کردەوە پێچوانەی ئەم نمونانەی کە لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە هەیە لە دنیادا وەکە دەوڵەت بەهێز بۆتەوە ئەودا داوای جیابوونەوە دەکەین. ئێمە چیمان بکردای ئێمە شتێکمان بدایەتەوە یا چیمان بکردایە ینی چۆن چیمان یعنی ئێمە بۆمە کورد چی بکردایە کورد هێز بوو لە عێراق شتێک تەنها بوونێک تەنها ئیرادەیەکە لە عێراقدا وەکو هێز وجودی هەبوو کورد بوو هیچ نەس و نە وجودی هەبوو نەشی ئەو وجودی هەبوو عێراق شتێک نەما هێزە تەوزیفکا وەکو ژێرخان بۆ نەیدەتوانین من تێناگەم بۆ ئێستا هەوڵی ئەوە دەدات بۆ ئەو کار نەیتوانین لە کاتێکدا عێراق نەبوو لەشکری نەبوو هێزی نەبوو پەیوەندی دیبلۆماسی نەبوو هەڵوەشا شتێک نەمابوو سیادەی نەمابوو تۆ ئێستا لە کاتێکدا ئەوە دروست کردوێتەوە خۆت بەشێک بووی لە هاوکاریکردن و کۆمەکردن و یارمەتیدانی بۆ دروستبوونەوەی لەشکرەکەی بۆ دروستبوونەوەی دەوڵەتەکەی بۆ دروستبوونەوەی سیادەی وەزیری خارجی تۆ بۆ وەزیری دارایی تۆ بووە سەرۆکی کۆماری تۆ بە ڕێز ئەرکانی سوپایی تۆ بە هەموو لە هەموو ئەو سلکانەدا تۆ هاوکار بووی بۆ دروستبوونەوەی دەوڵەتی عێراقی یعنی اقتصادی عێراق تۆ پشتیوان کرد بۆی بژێتەوە جارێشتر بەڵام دوای ئەوەی کە هەموو ئەو هەنگاوە هەڵانەت هەڵێناوە لە ڕوسیاسیەوە جارێشتر دەی لە کاتێکدا ناو خۆدا هەڵوەشاوی فشەڵی دابش بووی پارچە پارچە بووی ناکۆکی قوڵ هەیە هێزێکی سیاسی لەگەڵەوەی تر بینی نییە سەرۆکێکت هەیە شەرعیەتەکەی لە ڕووی قانونیەوە تەواو بۆ کۆتایی پێ هاتووە کورسەکەی جێناهێڵێت هەموو ئەو حاڵەتان دۆخە هەیە لە هەرێمی کوردستاندا تۆ دەیت لەم دۆخەدا داوای جابوونەوە یاخود داوای سەربەخۆیەوەمان زای مافێکی ڕەوایە هەموو گەلێک سپاس دکتۆر مەریوان تۆ پێشتر باسی ئەوەت کرد کەوت هێزی بەرامبەر بە زمانی بەرژەوەندی کە ئەزانێتەوە بۆ نمونە ئیرادەیەک وە کۆدەنگیەکی ناوخۆیی نییە لە ڕووی سیاسیەوە دێ ئەوش بە زمانی بەرژەوەندی لەگەڵ تا جوڵێتەوە و ئەو لە کۆتایی وەڵامەکانی دکتۆر جعفەری ژوەرەگەم یعنی ئەو کە باسی ئەو کەم و کورتیانەی کرد کە لە ناو ئێمە هەیە لە ناوخوا چەند هێزێک پێکەوە کۆگنین وە کێشەی قانونی سەرۆکایەتیە یعنی ئەمانە تا چەند بەرامبەرەکەمان یعنی ئەتوانی ئیسیغلالی ئەوە بکاوە بتوانێت لە خاڵە لاوازەکانەوە ئەوێت لەسەر مێزی گفتوگۆ و دیالۆگ لە ئێمەی بەرێتەوە ئەو بە زمانێکی بەهێزتر بێ دیالۆگ لەگەڵ ئێمەدا بکات یعنی بۆ خۆی لاوازیە ناوخۆیەکان ئەو ببینێت و لەو چوارچێوەیەوە بڕوانێتە گفتوگۆکان لەسەر مێزەکان کە دانیشتێتەوە مامۆستا ئارام مەوزوعی پەیوەندی دیبلۆماسی دابڕاونی لە کاری و چارەکیتی سیاسی لە دیبلۆماسیە تۆ کۆمەڵک داواکای کۆمەڵ داواکای لە بەرامبەر ئەەکەی ئەوەی کە بڵین لە عملی دانوستانە مفاوەزاتە
تۆ چەندێک بەهێزی چەندێک وردی چەندێک گوریایی چەندێک ئاگا لە بەرامبەرەکەتێ بە هەموو ئەمان ئەتوانی بڵێ من ئەوەندە ئەیەم و یاخود لەوە زیاترش ئەسیانەمەوەترێت دان و سندن چەندێک ئەبەخشیت و لە بەرامبەر زیاد لەمە وەرئەگریتەوە لەم ڕۆوە تۆ تا بەهێزبی لە ناو خۆیە واتە فعلا تەمسیلی حەقیقی ئەو لایەن و جیهەت و گەلوونەتەوە چیوچیە بکەیت کە تۆ بەناویەوە قساکەی و پاشان تا چەندێک داواکەت ڕەوابێ و تا چەندێک مقەویماتی هێزت هەبێ ئەوەندە سەرکەوتوترە بیت و لایانی بەرامبەرش چەندێک داواکەت هەڵقوڵاوی واقعی کۆمەڵگاکە بێت بەعرض بکەم مەوزوعیان ئەگەر یەک نقطە هەیە لێرە ئیشکالێک هەیە لەسەر ئەوەی کە ئێمە گەلێکین و مافی ئەومانێکی ئێمە یەک حاڵەتەیە بێ مڕعاتی بکەین ئایا ئێمە کە گەلین یاخود نەتەوەین قومی نازم نەیشنی بەم ناوە جیاوازانی کە هەیە عنی کە لە ناو فکری سیاسی و لە ناو مێژووە ئاماژی پێکرد ئایا فعلا ئەو لایەنە هەریەمی نێو دەوڵەتیانی کە ئێمە مامەڵیان لەگەڵاکەن ئێمە ئاوا ئەبینن ئایا نەتەوە یەکگرتووەکان ئێمە وەکو نەتەوە ئەبینێت ئایا ئەمریکا وەکو نەتەوە مامەڵە لەگەڵ ئێماکە ئایا یەکێتی ئەوروپا وەکو نەتەوە مەعلی ئێمە گرنگە بڵێ ئەمانە کۆمەڵە کەرەسەن پێویستە لەسەر مێزی حیوار ئێمە کە تۆ یەکێک لەو قسانی کەم ئاماژەڵێن لە میساقی نەتەوە یەکگرتووە بڵێن لە پەیماننامەی دامەزای نەتەوە یەکگرتووەکانە بۆ ناڵ هەموو گەلێک مافی چاری خۆنووسین هەیە ئایا نەتەوە یەکگرتووەکان وەکو گەل مامەڵە لەگەڵ تۆی ئاکا خۆمان وەکو نەتەوە ئیشمان لەسەر خۆمان ئەمە ئەوان ئەمە لایانی بەر باشە ئایا خۆمان وەکو نەتەوە مامەڵاکەین وەکو نەتەوە ئەچینە پێشەوە کاکتۆ جعفەر ئاماژێکی جوانیە بۆ قەزەیە کە ئێمە فعلا هەر نەچونێتە قۆناغی نەتەوەوە نەچونتە قۆناغی نیشتیمانی بوونەوە یعنی تۆ بیر نەچێ سەرکردە دیار و بەرچاوەکانی وڵاتی ئێمە تاوەکو ئێساش بە ناو ناونیشانی منطقەیەکی جیاواز عشیرەتێکی جیاواز پێکاتێکی جیاواز و بانگەکەن لە کاتێک مەفروض نەبووە بێت ئێمە ئەڵێن دۆناڵد ترامپ کەس ئێمازان ئوسوڵی دۆڵند ترامپیە ئەو نە دۆڵند ترامپ سەرۆکی ئەمریکیە ئەڵێ ئەنگێلا مێرکڵ ئەنگێلا مەرکڵ ڕاوێژکار یاخود بە ناوەکی تری سەرۆک وەزیرانی ئەڵمانیا ئەنگێلا مێرکڵ هەر ئەو نازن ئافریسۆ بەڵام عشیرەتی کوێ و خەڵکی کوێ و شاری کوێ و ڕەگ و ڕیشەکەی چۆن و ئەسڵ ئەڵمانیا غیرە ئەڵمانی ئەم شتانە ئەزانین باوستا سەر قسەکەت بیر نەچێ ئێمە لە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمدا سێ ڕەشەحمان هەبوو هەرسێکیان ناوی خێڵی پاشگرەکانیان ناوی خێڵ و مەسعود بارزانی حوسێن گەرمیانی کەمال میراوی هەر یەکی هەڵگری ناوی منطقەیەکا خێڵێک طبعا ئەمە ئینسان ئازادە لەوەی هەر لە قەدێک بۆ خۆی هەڵەبژێرێ بەڵام کە تۆ هاتی بە ناوی نیشتیمان و گەلوونەتەوەکە قسەت کرد بەڕاستی ئەبێ لە ئاسی ئەو تەمسیل من ئەمێ وەڵامی و پرسیارم بیتەوە تا چەند بەرامبەرەکانمان ئەو کەم و کورتیانی بەڕێز و دکتۆر جعفەری زۆر بەرچاو دێن بەو زمانە لەگەڵ تۆدا تا ڕادێکی کاک ئارامبە نمونێک بینەوە وەفدێکی کوردی یەک وەفدێک لە هەرێمی کوردستان و سەردانی بنکەی پەرلەمانی ئەوروپا ئەکا لە بەلجیکا لە بڕۆکسێل یەکێک تۆچی بۆ پەرلەمان ئەبێ ئینتیباهی ئەوە دەبێ نوێنەری کورد یاخود ئەو کەسانی کە ڕاوێژکاری تۆ بێ ئینتیباهی ئەوە دەبێت کە تۆچوی سەردانی پەرلەمان ئەەکەیت ئەبێ ئاگال لەو بێکە لێتە پرسیاری ئایا ئەو ئێوە کە هاتوون پەرلەمان موافقی بۆکن یاخو کوات یەکێک لەو پرسانی کە لیان کوتیانە کوا سەرۆکی پەرلەمان کوات پەرلەمانتارەکاتە یاخو کوان نوێنەری پەرلەمان کەواتە ئێتەبەن ئەمە وەفدی کوردی تووشی شڵەژانێک کات ئەمە بۆ خۆی خاڵی لاواز ئێستا ئەم وەفدەی کە لە بەغدایە ئەگەر بەڕێز عەبادی پرسیاری ئەوەی کردبێ بڵێ ئایا ئێوە نوێنەری هەرێمی کوردستان هاتوون بۆ ئێرە نازان بۆ عنی لە کوردستان ئەڵێ بۆ ئەوە چوین عەبادی ئەڵێ بۆ شتر هاتوون وەڵحاڵ ئێوە هاتوون لەگەڵ بەم فاوەساتەکەن وەکو هەرێمی کوردستان هاتوون ئەگەر ئەو پرسیاریان لێکا بڵێ ئێوە چی شەرعێتێکان لە هەرێمی کوردستان وەکرد ئایا پەرلەمان دەنگی پێیاون هەڵبژێردراوی حکوومەتن نوێنەرن بەچی هاتوون لەم ڕۆوە نوێنەرەکانی تووشی حرەجە بن ناونشانێکی قانونیان نییە ئەندامین پۆستیان نیە ئیشکاری گەورەت بۆ دووسەر یان ئەمە هەتای نەگەیە ینی یەکەم پرسیار کەڵ کرێت لەگەڵ تۆ چیت یان دێت ئەمە لە باری سیاسەیە نوکتەکەی معمەر قەزافیە جێڕۆڵە کە شۆڕچەکە ڕوویا بوو لە لیبیا ئەندازە گەشتا و لە تەڕابلوسە مابوو تو ڕابێڵە ئێوە چێن من ئەنتوم ئێوە چێن فعلا من معمەر قەزافی بوون ڕێبەری لیبیا ئەرە ئێوە چێن تۆ لە بەرامبەر ئەبێ بڵێ ئێمە فڵان کەسین ئێمە تەفویض کراوین ئێمە ڕاست پێداین بە ناوی فڵان و پەرلەمان دەنگی پیاوین حکوومەت دەنگی پیاوین باڵبژاردن هاتوین احتیمال لەسەر نەسەکی دەستوری لە بەرچێک هاتووی لەم ڕۆوە یان ئێستا بەس ئەگەر بەڕێز عەبادیە خۆ خەڵکانی کە لە بەغدای پێشوازی وەفدەکەریمەکە ئەگەر بڵێن ئەرێ کوان نوێنەری دوولایەنی تری هەرێم کە لەو جەنابتانە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵگە بەسم پرسیارە بکەن وەفدی ئێمە وەفدی کوردی ئیمە ئەبێ شتێکی ناڕاست بڵێ ئەمە بەدان بە حەقیقەتێکا بنێ ئێکەدایم حکەواتە ئەڵێ بەلانی کە بەو 2000 بۆنە 600 دەنگی بۆنە لە پشتە یعنی بەلانی کەم ئێوە پژی ئێوە کە هاتوون ڕانەسپێردان لەلایەن 600 کەسی کوردکەواتە تەمسیلی ئەوان ناکەن یعنی لەم ڕۆوە
خەڵکی بەرامبەر و عرضم کردی لانی بەرەمەکە تۆ چی مفاوەزاتی لەگەڵاکەی ئەو ئەوێ زۆرترین دەستکەوت بێنە تۆ بەتەن زۆر ئەمە خاڵە لاوازەکان سواز دکتۆر دکتۆر جعفەر پرەنسیپیەکەیە زۆرجار لە مێژووە باسەکرەیە گوترێ کورد لە مەیدانی جەنگە هەمیشە براوەیە بەڵام لەسەر مێزی گفتوگۆ دۆڕاوە ئایا لە چوارچێوەی ئەمانەی ئێوە ئەم بیر و بۆچوونانەی ئێوە باسیەکان تایبەت بە نەبوونی دیبلۆماسیەت وە بوونی هەندی عەقڵێت لە ناو دیبلۆماسیەت و زمانی حیواری ئێمە بۆ خۆی ئەم مەبدەئە بەڕاستی سەلماوە و هەموو سەردەمێک و چۆنە وترێ تاریخ خۆی دووبارە کاتەوە مێژوو خۆی دووبارە کاتەوە بەم شێوەیە ڕاستیەکەی مێژووی ئێمە جوڵەی گەورەی تێدانە ینی بەداخەوە ینی ئینسان ڕاستیەکەی لە ناوە ناخەوە نیگەرانی کە هەندێک جار بەم شێوەیە دەیبین یا بەم شێوە ناچاری ڕاستیەکە بڵێ یانی نەیتوانیەوە قۆناغەکانی پێشتر تێپەڕێنێ هەمیشە جۆرێک لە دووبارە بوونەوەی تێدایە و بەرگەکانی گۆڕاوە ڕواڵەتی دەرەوەی لە ڕووی زاهیرەوە گۆڕاوە ئێمە ناوماڵەکانمان پڕ کردە لە دوا مۆدێلی تەکنۆلۆژیا دوا مۆدێلی تەکنۆلۆژیا لە ماڵەکانمان دوا مۆدێلی سیارە لە بەکاردێن و دوا مۆدێلی کەرەسە لە خانوەکانماندا بەکارێن بەڵام دوجار نەمانتوانیوە گۆڕانکاری لە هۆشاریماندا بکەین لە بەرامبەر هەموو ئەو ڕابردووی کە لە مێژووی سیاسی ئێمەدا بەبەر چاومانەوە دیارە وەلانی کەم جیلی ئێمە هاوتەمەنی من بەشێکی زۆر لەو نەهامەتیانەمان بینیوە ئێمە ئەگەر هەر لە ڕووی ئەمەلیشەوە بێ شاهدی وەزعەکانین دەکرێت بەشێک لەم هەڵانە دووبارە نەکەینەوە لە کاتێکدا ئێمە تا ئەم چرکە ساتەش لەگەڵ ئەم هەڵانە دەژین ئەم پرەنسیپە تا چەند ڕاستە کوردیانی لەسەر مێزی دیالۆگ هەرگیز براوە نەبوو ینی ئەمە ئایا حقیقەتێکی تاریخی هەیە لەژێر ڕووناکی ڕووداوە مێژوەکانە ئێوە و پسپۆڕەیە توێژەرێک لە بواری مێژوونی و هاوچەرخی کووردا ئەم ڕاستیە سلمێنن ڕاستیەکەی مێژووی ئێمە تۆ دیقەت لە شۆڕشی ئەیلول وەڵامی پرسیارەکەش دەمەوە لەگەڵ ئەم ڕستانە تۆ دیقەت لە شۆڕشی ئەیلولەوە شۆڕشی ئەیلول تاوەکو ئەو کاتێک کە حرەکەی کوردی تووشی ئەپشکستە ئابروبەرانە گەورەیە دەبێت یعنی تۆ بەشی هەرە زۆری ئەم بەرگە مێژوویانەی کە شۆڕشی ئەیلول بریتی بۆ لە گفتوگۆ یعنی لەگەڵ عەبدولکەریم قاسم هاتووە گفتوگۆ کراوە عەبدولکەریم قاسم لە 61 بڵین گفتوگۆی لەگەڵ کراوە لە 63 عەبدولسەلام هاتووە گفتوگۆی لەگەڵ کراوە لە 66 عەبدولڕەحمان عارف هاتووە گفتوگۆی لەگەڵ کراوە لە 68 بەعسیەکان هاتوون هەر گفتوگۆی لەگەڵ یعنی بەشی گەورەی خودی شۆڕشی ئەیلول ماوەیەکی زۆری بەڵام ئێمە هەمیشە نەبووین بە کەسانێکی پسپۆر لە بواری گفتوگۆدا نەبووین بە کەسانێکی چونکە ئەم کەسانی کە گفتوگۆیان کردووە ئەهلی گفتوگۆ نەبوون ئەمە یەکێک لە گرفتەکانی ئێمە جوڵانەوەی سیاسی ئێمە بە هەموو مێژووی دوور درێژی خۆیەوە پارتی لە 46ەوە هەیە کاکە حیزبی شوعی لە 34ەوە هەیە کە کوردیش بەشێکە تێیدا لە 100 ساڵە حرەکەی کوردی ئێمە خەریکی بربەرەکانی و ملانی چەکداریە لەگەڵ وڵاتانی سەردەست و دەوڵەتانی ئەو دەوڵەتانی کەستەم کاری بەرامبەر بە میلەتی ئێمە دەکەن بەڵام تاوەکو ئێستا نەیتوانیوە خاوەنی دەستگایەک بێت کە بتوانێت خەڵک لە بواری دیبلۆماسی پەروەردەکات خەڵک لە مەجای گفتوگۆ سیاسی پەروەردەکە کە بتوانێت لەسەر مێزی مفاوەزات دابزانی داوای چی دەکات و بۆچی چووە بۆ مفاوەزات لەگەڵ چێدا دەنیشێت چۆن دادەنیشێ لە چ کاتێک هەڵدەبژێرە بۆ دانیشتن ئەمانە گرنگن لە مفاوەزات و لە گفتوگۆی سیاسیدا وەفدی ئێمە هەمیشە ینی بڕیارەکان ئینسان بەڕاستی وا هەز دەکەی شەودا دەنیشن 4 کەس بەیەکەوە بڕیار دەن بەیانی مفاوەزات بکرێن مفاوەزات دەکرێت دوو بەیانی شەڕ بکرێت شەڕ بکرێت کاکە نە سیاسەت ئەمایان نە گفتوگۆ بەو شێوە دەکرێت نەسەرکی دیبلۆماسی بەو شێوە بەڕێوە دەچێت ینی بە بڕای تۆ کورد لە بەرەوەی میلەتێکی ژێردەست بووە ئەو سەرکردانە ئەحسەن مەوجود بوون کۆمەڵە سەرکردەی کوردە بۆ ڕێبەرایەتی شۆڕشەکانیان کردووە زمانی گفتوگۆ حیوارەکانیش بەدەست ئەوان بۆ ینی بە بڕای تۆ بەدیلی ئەمانە ئەبووە چی بووە من بڕوام وایە ئەم پاساوە ماک بەوان دەدات ئیلە ئەبەد بەم شێوەیە بەردەوام بێت ئێمە نابێ بەم پاساوە هەڵە و کەم و کورتەکان دابۆشین بەدیلی ئەم پاساوە زۆرە ئێمە لە 92 قوارێک سیاسی تا ئەندازێک نیمچە سەر بخۆمان هەیە شتێکمان هەیە ناومان لێ ناوە حکوومەتی هەرێم شتێکمان هەبووە ناومان لێ ناوە پەرلەمانی کوردستان هێزی چەکدارمان هەبووە باشە بەشی خۆمان لانیکەم اقتصادێکمان هەبووە دەمانتوانی ئەو وڵاتی پێ بژینەوە کە نەمان کرد لانیکەم هێزێکمان هەبوو لە ڕووی چەکداریەوە دەمانتوانی لەسەر ئەساسێکی مۆدێرن هێزێکی نیشتمانی وادا مەزەنی کە بڕوام وایە پشتیوانی نێودەوڵەتیشمان دەبوو هێزێکی نیشتمانی دامەزەنی کە وەکو چۆن داکۆچی لە پارتی و لە یەکێتێک دەکات بە هەمان شێوە داکۆچی لە کاگارام و دکتۆر مەریوان و بەندەش بکات یعنی هەمووان وەکو یەک بینێت نەبێتە ئامرازێک بەدەستی
تۆ یا بەرەستی من یا بەرەستی سین یا بەرەستی ساڵەوە بتوانێت پەلاماری عین و قافی پێبدات ئەمە خەتەرە ئەومان نەکردووە ئێمە نەمانتوانیوە کاکە ئێمە لە بەڕێوەبەری قوتابخانەیەکی سەرەتایەوە بە حیزبیمان کردووە تاوەکو دەگاتە باڵاترین ناوەندی معرفی لە وڵاتە کە زانکۆیە زانکۆ یعنی هەموو ئەو ناوەندانەمان تێکشکاندووە اقتصادمان داگیر کردووە بازارمان داگیر کردووە لەشکرمان داگیر کردووە زانکۆمان داگیر کردووە پەروەردەمان داگیر کردووە کەرتی تەندروستیمان فەشەل پێ لە هیچ بوارێکدا کورد ئەم کەرەستانی تۆ باسەکەی بە بڕۆی تو ئەمانە پەیوەندی بە شکستی ئێمەوە ئێمە لە کاتێکدا ئەهلی ئەوە نین ئیدارەی وڵات دەین کە زانیم ئەهلی ئەوە نیم دەبێت پەنا بۆ کەرتی تایبەت بم پەنا بۆ عەقلی دەرەچی بم لە کەرتی تایبەتی عەقلی کاکە یابان وای کرد کاتی خۆی ئەو یابانی کە تۆ ئێستا دەیبینی بەرهەمی ئەم عەقلیەتەیە لە هەموو مەجالەکان تەنانەت لە مەجای هونەر و فەندا لە ئیتاڵیاوە خەڵکی هێنا بۆی خەڵکی وڵاتەکە و فەن لە وڵاتەکەدا بژێنێتەوە توانستی دەرەکیە تۆ کەرتی تایبەت دێنی بە کەرتی تایبەتی دەسپێری ئەمە هیچ عیبەیەکی تێدا نیە لەبەر خۆلی نازانین ئیشەکە نازانی عەقلی ئیداری نییە شارەزانی لە شار خاتوویەوە ناتوانانی تۆ ناتوانین بی بێ وەزیری پەروەردە و پەروەردە کاکە چاکەی ناتوانانی بی وەزیری خوێندنی باڵا خوێنی باڵا چاکەی تۆ هیچ لە تەندروستی نازانی ناتوانانی وەزیری تەندروستی بی یعنی ئەمانە کارەساتی گەوریان هێناوە کە ئەمانە هەموو بەیەکەوە یەک پاکیجن بەیەکەوە گرێدراون تۆ لە هەموو ئەو مەجالانە فەشەل دێنی ئیمکانی نیە لە مەجای دیپلۆماسیدا بتوانین مۆفەق بی ئیمکانی نیە لە مەجای دیپلۆماسیدا بتوانین لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی حیوار لەگەڵ ناوەندیشدا بتوانی هەڵگری ناسنامەی بی هەڵگری ناسنامەی نیشتیمانی چکە شتێک نەتەوەی نیشتیمانی نییە بۆیە دوجار ناتوانانی لەو بوارەشدا لە سەرکی دیپلۆماسیشدا بە ناوی نەتەوە نیشتیمانە قسە بکەی هەر قسەکردنێک لەلایەن هێزە باڵاتدەستەکانی ئێمەوە بە ناوی نەتەوە نیشتیمانەوە درۆیەکی گەورەیە لەبەرەوەی نانیشتیمانیە لەبەرەوەی خودی هیچ وەفتێک نیشتیمانی نەبووە لە وڵاتی ئێمەدا هیچ وەفتێک نیشتیمانی نەبووە کۆی وەفتەکان وەفدی حیزبینە کۆی تۆ سەری ئەم پەیوەندیەکانی دەرەوەی ئێمە بکە بەڕێوەبەراتی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی ئێمە بکە دەبا ئەندامێکی کۆمەڵ چێ لەوێن بێ بە ئەندام ببێتە فەرمانبەرێک لەوێ دەبا ئەندامێکی گۆڕام چێ لەوێ بێتە فەرمانبەرێک کاکە ئەمە هەمووی احتیکار کراوە واضحە ینی ئەمانە بوون بە دەستگای حیزبی ناتوانێت تعبیر لە تۆ بکە من بۆچی بە نوێنەری خۆمی نازانم ناتوانم چکە نەیتوانی و ببێ بە نوێنەری من خەتای من نییە تاوانەکە لە خەڵک نییە گوناحەکە لە خەڵک نییە گوناح لەو ملیۆن خەڵکە نیەوەی کاک دکتۆر گوتی 600,000 ئەگەر دەنگدەری گۆڕان و کۆمەڵی ئیسلامی حساب بکەی و حسابی 130 دەنگی ناڕازیش بکە کە دەنگی نەداوە لە وڵاتەدا هیچی بە نوێنەری خۆی نازانێت و بەشێکی گەورەیەکی بە نوێنەری خۆی نازانێت ئەمە گوناحی ئەو خەڵکە نییە کاکەجان گوناحی ئەوەیە کە تۆ 26 ساڵە نەتوانی نوێنەراتی میلەتەکەی بەکوتیەوە بڕای تۆکو پرسیارەژە دکتۆر مەریوان کرد یعنی بەرامبەریش دێت ئیستیقلالی ئەمە ئەکات کە بزانێت تۆ لە ناوە فشەڵبی وە کۆدەنگێکی نیشتیمانی و ئیرادی نەبێت بتوانێت ئەوژ ینی بە زمانێکی بەیەسە لەگەڵ تۆ گومانی تێدانێت تۆ کوا بە ئیرادەیەکی بەهێز و یەکدەنگی و کۆدەنگی و لە ناوڵاتێکی ڕێکخراوەوە کە هەمووی ئامادە بێت داکۆچی لەم ئەنجێردا سیاسی کە تۆ وەکو وەفدێک بە ناوی میلەت و نەتەوەیەکەوە هەڵگری و دەیبێت سەرمێزی مفاوزە لەگەڵ هێزی دووەم کوا تۆ لەلایەن یەک دوو حیزبی سیاسیەوە ڕاست پێدرابی و ببێ هەڵگەری ئەجێندایەکی حیزبی سیاسی دیاریکراوە بچی لەسەر مێزی مفاوزات و ئێمە لێرە بە نوێنەری خۆمانیان نەزانین. سپاس دکتۆر مەریوان بە بڕای تۆ وەکو شارەزایە لە بواری زانستی سیاسیدا لە ڕووی تیۆریەوە یعنی ئەوەی کە کورد ئەیکات ئایا بۆ شتێکی کاتیە یاخود یعنی استراتیژ و ئایندەی لە پشتەوەی هەروەکو ئێمە سەرباری ئەو ڕخنانش کە دکتۆر جەعفەر باسی کرد ئێمە بەم هەموو ڕخنە و کەم و کورتیەوە ناونانرێ دیالۆگ و ناونانێ زمانی دیپلۆماسیەت و ناونانرێ گەیشتن بە مافی ڕەوا و نوێنرایەتیکردنی گەلوونەتەوەیەک یعنی ئەوەی کە کورد ئەیکا بۆ شتێکی کاتیەوە هەمیشە زمانی گفتوگۆ و دیالۆگەکانی کاتی بووە دیپلۆماسیەتی کاتی بووە بیری لە استراتیژەت و ئایندە نەکردووەکو یەکێکی تر لە فاکتەرەکانی شکستی دیپلۆماسیەتی کوردی. من پێش ئەوە یەک ملاحەزە نمونەیەک بۆ بەیەسەرکردنی قسەی دکتۆر جەعفەر لەوەی کە لایەنی بەرامبەر چۆن ئیستیقلالی ناکۆچینەوەتە بای تۆی کردووە ئێمە بە لە ساڵی بڵین لە دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی بیر لەوە کاتەوە کە فەوجی خەفیفە کە لە کووردا پێی ئەو تێجاش بکات و پێم وابێت لە کۆتای 60ەکان و دەست بەم کاراکات و لە 80ەکانە زۆر بەزاقی دەرەکەوێت مقارنێ بکە لە نێوانی ژمارەی پێشمەرگەی هەموو لایەنە سیاسەکان لەگە ژمارە و کەسانی کە بەجاش خۆیان نووسیوە مقارنە بکە بەڕسمی ئەڵەن بوان بیستوە نازم چنێک ئەم معلومە دقیقە ئەڵەن 500 فەوجی خەفیفە لە کوردستانە هەبووە 500 فەوجەکە گەرێکی 500 کەسیشی تیا بچەنەکە نزیک 250,000 کەسەکە پێما بێت ئەم 250,000 کەسە گەر 150,000 بوون لەبەر عسکەوی لەبەر کۆمەڵگی اعتیباتی بێتە ناوی ڕاز یعنی کەواتە پلانی کەم 100,000 جاشی فعلی لە وڵاتەیە هەبوو لە هیچ قۆناغێکی کوردیا نازم بۆ کاتی
پێش نسکۆکەی 74 ئەڵەن 100 ئەو 1000 پێشمەرگەمان هەبووە 170,000 کەمتر یا زیاترە لەیش قۆناغەکە 100,000 چەکداری نەبووە پێشمەرگەی نەبووە کە دیفاعیلەکە بەڵام حکوومەتی عێراقی بەلایانی کە 100,000 جاشی فعلی هەبووە کە دیفاعی لە حکوومەتی عێراقی کردووە کەواتە تۆ ئەگەر ئاگار لە خۆت نەبێ زۆر بە سانایی لایانی بەرامبەر خەرقی تۆکات و خاڵ لاوەزیان تۆ بەکارێنی یعنی ئەمە قەزەیەکە هەردوو چوم لە دیبلۆماسیەت دیسان بیزە ململانەیە و کێبڕکێکی ئاشتیانەیە تۆ نقطەی زوعفی ئەوە گەی نقطەی زوعفی تۆ بگرێ يعني ببورە بۆ زمانی تۆ بێستێ و حەشدی شعبی کە دروستەکردی یعنی دوور نییە مەترسیەوە هەبێت لە ئایندا لە بریەوەی کە لە ڕابردووە جاشە بوو ئێستا خەڵکی کوردی بڕابێ بە حەشدی شعبی هەروەک لە هەندێک لە منتیقە جێناکۆکانی شابوو بەدڵنیاییەوە هەر بەدڵنیا ئەو دەرگایە بکرێتەوە ئەو دەرگای بکرێت بە دڵنیای و خەڵکانێکە چەند جا بە دافعی ماد با دافعێک بچێت لەو قەزێکەوە ئەمە دیسانەوە خاڵ گرتنی خاڵێکی لاوازە بەوەی کە کابرایەکی پێویستی بە پارە هەیە یا لایەنینەتەوەی لاوازی یا هەر ئیعتیبارێکە مقارناکە ئەگە پێشمەرگەم بۆ 500,000 بەڵام گەهاش شعبین بۆ ملیۆنێک 500,000 کاکە هەموو دەروون و زەمیر و ناخێک تەحمل لێمە ناکە 500,000 ملیۆن 500,000 صراحەت جان وەڵامی پرسیارەکەم بیتەوە وەڵامی کە ئایا سیاسەتی کاتیە خۆ استراتیژی لە ئیشکالەکە لەوای تۆ زۆر جار ناوی ینی ئێمە ناتۆ بە نایقیادی کوردیۆ بڵم وڵا ئەمان سیاستی کاتیان پەیڕۆکردی خو سیاستی دوورمەدا لەم بابەتە ئەزمونەکانی مێژوو دەوڵەتان کە سیاست داڕژن کە ینی یەخ لایەنەکە ئەو لایەنەی کە سەرکەوت بێجا کۆمپانیایەک بێ شەکی کەتی تایبەت بێ یاخود دەوڵەتی هەر کەسێ بێ کە بەرنامە هەیە بۆ داهاتوو بەرنامەکان عادەتەن کۆمەڵ بەرنامە هەیە بۆ منە دوورمەدایە کۆمەڵ بەرنامە هەیە کورتمەدایە هەندێک شتەیە پلانی استراتیژی درێژی هەندێک شتی ئانیوێ لەم ڕۆوە ئەوەی کە لە من بەش بە حاڵی خۆم لە ناو ستافی کوردیان نەبووم بەوەی کە ئاەتی بەڵام ئەوەی کە لە عملی ئەو دکتۆر جعفەر مەڵێ علاقە شاهدی مەیدانی قەزیەکەین ئەوەی کە ئەیبینین لە عمل و لە نەتیجەکانە نابینی ئەمەی کە لایەنی کوردی خۆ نوێنەری کوردی پێی هەڵئەسێ بە وردی بە دیقەت بە پلان بۆ داڕێژرا و بە قۆناغبەندی بەوەی کە بەهێز زۆرچوتە گۆڕینەکە و لە چی و دەست پێکات و ئەو لەوێ چیە پاشان چیە هەز ناکەی بەمەوچ بێ وەگەرنا بۆچی لە کۆماریەکەم عەبدولکەریم قاسم بۆ لە قاسمە فەشەل ئێنێ لەسەر زمانی حرس قەومیەکانە دیسان فەشەل ئێنێ لای عەبدولکەریم قاسم فەشەل هێن لەگەڵ عەبدوڕەحمان لەگەڵ ئەحمەد حاسمەک لەگەڵ سەدام حوسێنە ئێساش لەگەڵا بێت لەگەڵ عەبادی و لەگەڵ مالیک لەگەڵ عەبادیش ئێمە هەر ناگەینە نەتیجە ئەمە پاساونی بۆ ئەوی کە حکومەتی عێراقی باشە خۆت بکە یعنی ئەو وەفتەی ئێستا کە ڕۆشتووە بە ناوی کوردەوە و ئێوێ دیالۆگ لەگەڵ حکوومەتی مەرکەزی عێراقیە بکە بۆنمە لەسەر پرسیچووک و ڕیفراندۆم یا خۆت هەندێک کێشەیەکی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ بەغدا هەیە ئایا بە بڕوای تۆ ئەمە بۆ خۆی وەفدی دیبلۆماسیەت و دانووسانی کوردی و نوێنەرایەتی گشتیەکە بەڵام بە کورتی وەڵام بەرەو ماوەی بەرنامەکەم تەواوە پێم وانە لەبەری ئەو ئیشکالێتانە لە ناو هەرێمی کوردستانە حەل نەبووە لەسەر ئەسڵ عەمەلیەی ڕیفراندۆمەکە لەسەر وەقتەکەی لەسەر ئەوەی کە داوای چیەکەن لەسەر ئەوەی کە ئەم پرۆسەیە کێ پێی هەڵبسێ کێ دیاری بکات چۆن شەریعە دەرگە کو لەسەر کۆی ئەم شتە لە ناوخۆی هەرێمی کوردستانە خلافەیە کەواتە ئەم وەفدە لە نەتیجەی خلافێکەوە ڕۆژ نەک لە نەتیجەی ئیتیفاقێک و ئەم وەفدە هەڵهێنجرا و یاخود ئامادەکراو نییە لێ کە پرۆسەیەکی سیاسی تەندروست لە هەرێمی کوردستانە بە زۆریندەی ئیتیفاقی لەسەر کرا بێ کە بۆن ئێمە لە فڵان وەقتە بەم پرۆسەی هەڵ ئەسین بۆ ئەمە بەسەش ئەم ڕێکارانە ئەگرینەوەی دانووسانەکەشی شکست خواردووە بێ ظاهیرەن سەرکەوتو ناگەن نەژێت سەرکەوتو نابێت یاخود ئەو هەدەفەی کە بۆی ئەچێ ئاسانی بووی بێت. بەڵێ سپاس دکتۆر جعفەر من ماوەی بەرنامەکەم تەواو وەگە دوا قسەی خۆت لەسەر ئەو وەفدەی بەرەو بەختا بەڕێکەوتەوە نوێنەرایەتی کۆمەڵی هێزی سیاسیەکەن و بە ناوی نوێنەرایەتی هەرێمی کوردستانەوە گە بە کورتی ڕاستەکەی وەفدەش بە هەمان شێوە هەڵگەری شوناسی تعبیرکردن لە کۆی خەڵکی باشووری کوردستان نییە و بڕوام وایە خودی ئەم وەفدە و خودی ئەو حیزبانشکە لە پشتیانەوە دیدێکی ڕوون و ئستراتیژیان بۆ ئایندە نییە و ئەوان هێزی ئانی و ئێستایینە بیر لە ئایندە ناکەنەوە پلان و بەرنامەیەکی ڕوونیان بۆ ئایندە نییە و لەسەر ئاستی نێو دەوڵەتیشدا لە استراتیژی وڵاتانی گەورەی دنیادا ئێمە ژمارە نین و نیگەرانم کام قسێ دەکەم تەسەوڕ دەکەم ئێمە تەنها وەکو جەنگاوەری باش سەیر بکرێت مانە بێت لەسەر مێزی گفتوگۆ تەسەوڕ دەکەم گومانی تێدا نیە. زۆر سپاس بۆ دکتۆر جعفەر توێژار لە مێژوونەوە هاوچەرخی کورد سپاس بۆ دکتۆر مەریوان حەما مامۆستای زانکۆ بەخێربێن بۆ ستۆدیۆی بەرنامەی گفتوگۆ. وەڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شەوەیاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆی ئەم جارە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ سپاس.